ڕۆژەیەکی نوێ ئۆجەلان بۆ دەرهێنانی حکوومەت یەرێم لە دەستی دوو بنەماڵە ئاشکرا دەبێت. لە بەغداوە پرۆژەیەکی نوێ بۆ کۆنتڕۆڵکردنی چەکی پێشمەرگە ئاشکرا دەکرێت. حکوومەتی عێراق بڕیاری کۆتایی لەسەر لابردنی سفرەکانی سەردیناری عێراقی دەدات. ستاندەر وردەکاریەکەی ئاشکرا دەکات. میدیاکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان بڵاویان کردەوە کەوا ئۆجەلان لە کۆتا دیداریدا پێشنیازی ڕێگەچارەیەکی بۆ باشووری کوردستان کردووە و دەڵێت با باشووری کوردستان خۆی بۆ ئەم گۆڕانکاری و قەیرانانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئامادە بکات. چارەسەریەکی وەک حکوومەتێکی یەکێتی دیموکراتیک پێویستە کە داواکاریەکانی هەموو گەل جێبەجێ بکات، نەک تەنها دوو بنەماڵە. هەروەها دژبەری خۆی بەرامبەر شەڕی براکوژی و ناوخۆی دەردەبڕێت و بە کاریگەری نەرێنی لەسەر پرۆسەی یاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەبینێت و دەڵێت نامانەوێت شەڕی ناوخۆی 6 ساڵی نێوانیانەکە و پەدەکە ببینین. ئەگەر نەتوانین کۆتایی بە شەڕ و ناکۆکیە ناوخۆیەکان بهێنین، ئەوە خەباتی ئێمەش لێرە ئیمڕاڵی پرۆسەی یاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک تێک دەچێت. هۆکاری ئەوەی دەوڵەتی تورکیا چووە ناو باشووری کوردستانەوە هەر ئەو شەڕە بووە. لە بەغدا پرۆسەی داماڵینی چەک لە دەستی گروپە چەکدارەکان بەردەوامی هەیە و ئەم مانگەش دوایین مۆڵە دراوەتە سەرجەم گروپە چەکدارەکان کە چەکەکانیان ڕادەستی دەوڵەت بکەن. هاوکات لەگەڵ دەستپێکردنی ئەم پرۆسەیە لە بەغداوە هەوڵێک هەیە کەوا چەکی هێزەکانی پێشمەرگەش سنووردار بکرێت. لەم بارەیەوە دکتۆر ئاسۆ فەرەیدون ڕایگەیاند ڕەنگە لە داهاتوودا لە بەغداوە باز لە جۆری چەک و فەرمان و لایەنی کارژێڕی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بکرێت. وتیشی پێشتریش لە بەغدا ڕەغبەت لەسەرەوە هەبووە کە هێزی پێشمەرگە هەڵوەشێتەوە یاخود ببێت بە بەشێک لە سوپای عێراق و ڕاستەوخۆ فەرمان لە بەغداوە وەربگرێت. ئەوە لە کاتێکدایە عێراق ڕۆژ لە دوای ڕۆژکارەکانی بۆ لە قالبدانی زیاتری هەرێمی کوردستان خێراتر دەکات، بەڵام لایەنەکانی دەسەڵات لەبەر ناکۆکیە حیزبیەکانیان پێگەی هەرێمی کوردستانیان لاوازتر کردووە. دوێنێ بانکی ناوەندی عێراق پێشنیاری لابردنی سفرەکانی پەسەند کردو تۆپەکەی خستە ساحەکەی ئەنجومەنی وەزیرانەوە کە چاوەڕێ دەکرێت ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانیش بڕیاری لابردنی سفرەکانی سەردینار دەربکات. باگوێرەی زانیاریەکان زەیدی داوای کردووە ڕنگ و قەبارەی پارە جیاوازەکانی عێراقیش لەگەڵ لابردنی سێ سفرەکە دەستکاری بکرێت و قەبارەکەی بچووکتر بکرێتەوە. ئەو هەنگاوەی حکوومەتی زەیدی بە ئامانجی جێڕانەوەی تریلیۆنان دیناری دزراوی گەندەڵی و جێڕانەوەی دینارە هەڵگیراوەکانە بۆ بانکەکان. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر لەگەڵ پەسەندکردنی ئەم پرۆژەیە حکوومەت ڕاستەوخۆ ئەو بڕەپارەی بۆ بانکەکان دەژێردرێتەوە بە کاژ ناداتەوە، بەڵکو بە ڕێژەی 50% لە ڕێگەی کارتێکی بانکیەوە دەخرێتە سەرهەژماری کەسەکە وەک پشتیوانیەکی زیاتری سیستەمی بانکی و کامکردنەوەی مامەڵەکردن بە پارەی کەش.